یەکێک لە نووسەر و هەروەها وەرگێڕە هەرە دیارەکانی نێودنیای ئەدەب و نێودنیای نووسینی کوردی و هەروەها وەرگێڕان بۆ لە زمانە زیندوەکانی جیهانەوە بۆ زمانی کوردی زۆر بەڕێز عەزیزگەردیە کە بەداخەوە نزیکەی 40 ڕۆژە کۆچی دوایی کردو ئەمڕۆ لە شاری هەولێری ئازیز و خۆشەویست دیارە مەراسیمی چلەی ئەم نووسەر و وەرگێڕەی کورد بەڕێوەچێت و لە دەستدانی بەشێک لە ئەم کەسایەتیانە خۆی کلێنا بۆ نێو نووسین و هەروەها نێو ئەدەبیاتی کورد بە شێوەیەکی گشتی بۆ هەمیشە بەرزڕاگرتنی و هەروەها بە ئەنجام گەیاندنی بەشێک لەو چالاکیانەی کە بۆ بەرزڕاگرتنی ناو و ناوبانگی ئەم کەسایەتیانەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. ئەچما لای بەڕێز شاخەوانستێک کە بەڕێزیان ڕێخەروارەوە سەرپەرشتیاری مەراسیمی عەزیزگەردین کە لەژێر ناونیشانی عەزیزگەردی پیاوێک لە وشەی ڕەسەن ئێستا لە ستودیۆی هەولێر ڕاستەوخۆ لەگەڵما. کاک شاخەوان سڵاو لێ بێم کاتت باش بێت. سڵاو لێ و لە بینەرانتان زۆر سپاس بۆ دەرفەتەوە. زۆر سپاس بۆ تۆ کاک شاخەوان باسێک لە مەراسیمەکە بکەین کە زۆر بەداخەوە بۆ چلەی ماتەمینی یەکێک لە نووسەر وەرگێڕە هەرە دیارەکان کاویش مامۆستا عەزیزگەردی ئەمڕۆ چۆن بەڕێوە چوو؟ لە ڕاستیایەوە زانن چ ڕۆژ بەر لە ئێستا هەموومان تووشی شۆک بووین بە گیان لە دەستدانی یەکێ لە نووسەر و ئەکادیمیست و وەرگێڕ و ڕۆشنبیرە گەورەکانی گەلەکەمان ئەویش دکتۆر عەزیزگەردی بوو. دیارە لە دەستدانی کەڵەپیاوێکی ئاوا خەسارەتێکی گەورەیە کە پڕبوونەوەی جێگاکەی ئەستەمە بەو ئاسانیە بتوانین ئێمە تا چەند ساڵێکی کەش جێگای ئەو پڕبێتەوە. دیارە ئێمە وەک دەستگای کەریمی عەلەکە بە سپۆنسەری زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوول هەر لە سەرەتای نەخۆشکەوتنی دکتۆر عەزیزگەردیەوە پەیوەندیمان بە بنەماڵەکەیەوە کرد و ئامادەیمان دەربڕی کاتێکوی چارەسەری لە هەر نەخۆشخانەیەکی کوردستان یا دەرەوەی وڵات بێ ئێمە ئامادەین تێکوی ئەو چارەسەرە بین. بەڵام بەداخەوە دکتۆر عەزیزگەردی بەوەی سەختی نەخۆشیەکەیەوە گیانی لە دەستدا و کۆچی دوایی کرد و ڕۆحی شاد بێ. لە دوای کۆچی بەڕێزیان ئێمە وەک دەستگای کەریمی عەلەکە دیسانەوە لەگەڵ بنەماڵەکەی لەسەر خەت بووین کە گوڵکۆکەی بە شێوەیەکی جوان و شایستە هەڵبەستین و بیڕازێنینەوە. بەدوای ئەویشە ئامادەی خۆمان دەربڕی کە لە شاری هەولێر تێچووی مەراسیمی بڵێن چلەی ئەو نووسەر و وەرگێڕە گەورەیە بکەین. ئەمڕۆ پاش تێپەڕبوونی 40 ڕۆژ بەسەر کۆچی دوایی ئەو کەڵە نووسەر و وەرگێڕەی ئێمەیە ئێمە چلەکەمان لە شاری هەولێر بەڕێوە بەر بە ئامادەبوونی نووسەران و ئەکادیمیان و زمانزانان و وەرگێڕانی گەلەکەمان لە ئوتێل کانیۆن لە شاری هەولێر. مەراسیمەکە بەو جۆرە بوو کە سەرەتا بە پێوەوەستاین بۆ گیانی پاکی دکتۆر عەزیزگەردی و هەموو نووسەرانی ڕێگەی قەڵەم و هەموو شەیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان و دواتر 75 مۆمان وەک هێمایەک بۆ 75 ساڵ لە تەمەنی پڕ لە داهێنانی دکتۆر عەزیزگەردی داگرسان و دواتر وتاری کەریمی عەلەکە و سەرۆکایەتی هەرێم و وەزارەتی ڕۆشنبیری و یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر و کۆمەڵێ لە دۆست و هاوڕێ و وتاری بنەماڵەشمان پێشکەش کردووە. فلیمێکی دوکۆمنتاریشمان پێشکەش کرد کە لە فلیمەکەدا کۆمەڵێکی کە لە نووسەران و هاوڕێیان و بنەماڵەی دەربارەی گۆشەیەک و لایەنێکی تریژیانی دکتۆر عەزیزگەردی قسەیان کرد و مەراسیمەکە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چوو. کۆمەڵی خەڵکی زۆر ئامادە بوو کە لە ئاست گەورەی و شیاوی دکتۆر عەزیزگەردی بوو. لە ڕاستیاکە ئەوە دڵنیام ئێستا لە گۆڕەکەی ڕۆحی شادە و ئاگداری ئەوەیە کە بەو شێوەیە ڕێز لە ماندوو بوون و هەوڵ و تێکۆشانەکانیەوە گیرێ لە پێنا و بەرزڕاگرتنی زمان و وشەی ڕەسەنی کوردیە. بەڵێ کاک شاخەوان بێگومان وەکە زانین کە مامۆستا عەزیزگەردی خاوەنی چەندین نووسین و هەروە بە قەڵەمەکەی توانیوێتی کە خزمەت بە ئەدەبیاتی کوردی بکات و لە زمانە زیندوەکانی جیهانیشەوە چەندین بابەتی گرنگی ئەدەبی وەرگێڕێتە سەرزمانی کوردی. لە پاش کۆچی دوایی بەڕێزیانەوە ئێستا هیچ بەرهەمێک بە بڵێن هەیە کە وەریگەڕابێت و چاپ نەکرابێت یاخود هەر بەرهەمێکی خۆی کە بە قەڵەمەکەی خۆی نووسی بێتی ئێوە بتوان لە ئایندە چاپی بکەن و بڵاوی بکەنەوە پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەن؟ بێگومان دکتۆر عەزیزگەردی تا لە ژیانە بۆ نزیک بە 150 کتێبی وەرگێڕاوە و بەشێکی زۆر لەو کتێبانە کاتی خۆی چاپکراون و ئێستا لە بازاڕە نەماون.
ئەمە پێویستی بەوەیە کە جارێکی کە چاپ بکرێتەوە بخرێتەوە بازار. لە دوای کۆچی دوایی شێوەندەی بناگەدار بم سەر و 35 تا 40 کتێبی دەستنووسی هەیە کە بەشێک لەوانە نووسینی خۆیەتی و بەشێکیشی کاری وەرجێڕانی کردووە و ئەو کتێبانە ئێستا لای بنەماڵەکەیەتی هەندێکیشی لای دەستگاکانە کە پێشتر دایەتی بە دەستگاکان هێشتا سەری چاپکردنیان نهاتووە بۆیە ئەرکی سەرشانی هەمووانە ینی هەم وەزارەتی ڕۆشنبیری ئەم دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە و ئێمەش پشکێکمان بەرەکەوێت لە دەستگای کەریمی عەلەکە کە هەمیشە ئامادەی خۆمان دەربڕیوە هەر کارێگەر ئەرکێک بە ئێمە بسپێرێ ئێمە ئامادەی بیکەین لەبەرەوە ئەرکی هەمووانەکەم کتێبانە بە زووی چاپ بکرێن چکاوانە سەروەتی نیشتیمانی و مڵکی هەمووانەوە دڵنیام ینی بەرهەمێکی گەورەیە بۆ کتێبخانەی کوردی لەبەرەوە پێویستە ئەم کتێبانە چاپ بکرێن بە پێی بەرنامەیەکی داڕێژراو و بخرێتە بەردی دەی خوێنەران و ئاشنا بێ بە کتێبخانەی کوردی چونکەوە سوودی بۆ هەمووان هەیە لە ڕاستیە چونکە عەزیزگەردی لە ژیانیان لەسەر داخوازی هیچ کەسێک وەرجێڕانی نەکردووە ئەو هەمیشە گەڕاوە ئەو کتێبانەی وەرجێڕاوەکە لەگەڵ خواست و بیرکردنەوەی خۆیان گونجاوە و بە گرنگی زانیەوە بۆ ناو کتێبخانەی کوردی و ئەگەر سەیری بەرهەمەکانیشی بکەین لە ڕاستیە هیچ کتێبێکی نییە لە کتێبێکی کەی تۆ بڵێ ئەمەیان پێویست نییە ئەمەیان باشترە یا ئەمەیان لەوێتریان گرنگترە هەموو کتێبەکانی پێویستن و هەموو کتێبەکانی گرنگن بۆ ناو کتێبخانەی کوردی لەبەرەوە پێویستە ئەرکی سەرشانی هەموومانە پێش هەموومان وەزارەتی ڕۆشنبیری اینجا دەستگاکانی چاپ و اینجا خەڵکانی ترکە ئەو کتێبانە بە زووی چاپکرێن و بخرێنە بەردی دەی خوێنەر لە ڕاستیە. بەڵێ کاک چاخەوان یادکردنەوەی ئەم کەڵە نووسەرانەوە ئەم کەسایەتیە دیارانەی نێو ئەدەبیاتی کوردی تا چەند گرنگە و جارێکی تر ناساندنیانە بنەوەی نوێ و هەروەها کە توانیویانە بە بەرهەمەکانیان بە وەرگێڕانەکانیان بە قەڵەمەکانیان بە نووسینەکانیان خزمەت بە ئەدەبیات و نووسینی کوردی بکەن. لە ڕاستیە لە مێژووی هەموو نەتەوەیەکە کۆمەڵێک ناوی دیارن کۆمەڵی خەڵکی تێکۆشەرن هەم لە بواری سیاسیە هەم لە بواری ئەدەبی و هونەریە ئەم لە بوارەکانی ترە کە ئەمانە ژیانی خۆیان ئەکەن بە قوربانی بۆ گەلەکانیان واز لە چێژ و خۆشی ڕابواردنی دنیایان و ژیانی خۆیان و ژیانی خۆشیان لە کۆتاییە بەخشن بەگەل و نەتەوەکەیان لە پێناو بەرەو پێشبردنیان جام ناوانە هەمیشە لە مێژووی وڵاتەکانە بە زیینوێتی ماوەتەوە ئەگەر سەیری مێژووی ئێمەش بکەی پڕن لەم ناوانە لە ڕاستیە لەم ناوە درە و شاوانی کە ژیانی خۆیان هەموو توانەکانی خۆیان بە ئەو بوارانە بەخشیوە کە خۆیان کاریاتیا کردووە. ئێمە لە دەستگای دامەزراوەی ڕۆشنبیری کەریمی عەلەکە لە ساڵی ڕابردوو دەستمان بە پرۆژەی چاپکردن و بڵاوکردنەوەی پۆستەر بۆ 1000 کەسایەتی کورد کە دەکاتە 1 ملیۆن دانە کردووە و ئەم پۆستەرانە ئێمە بەبێ جیاوازی کورد لە هەر کوێی دنیا بێ لە هەر 5 پارچەی کوردستان هەرکەس لە بواری سیاسی ڕۆشنبیری هونەری ئەدەبی کاری کردبێ پۆستەری بۆکەین و بڵاوەکەینەوە بێگومان ئامانجمان لەوە ئەوەیە کە ناوی ئەم کەڵە نووسەرانە ئەم تێکۆشەرانە بە زیندوێتی بمێنێتەوە و ئاشنایانکەین بنەوەی نوێ اینجا لە ناو ڕیزبەندی ئەو پرۆژەیە ئێمەیە ژمارە 133مان هەرزوو بۆ دکتۆر عەزیزگەردی تەرخان کرد و بڵاومان کردەوە لە کاتی خۆیان ئەم پرۆژەیە بێ بەرامبەر بەسەر قوتابخانە و کتێبخانە و شوێنە گشتەکانە دابەشەکرێ و هەوڵێکە بۆ ئەوەی کە ڕێز لە ماندووبوون و دایەنانی ئەم کەڵا پیاوانی خۆمان بگرین و بەنەوەی نوێ بڵین کە ئەمانە توانا و ژیانی خۆیان بەم گەلە بەخشی و پێشکەشیان بەم گەلە کردووە تواناکانی ئەمان ئێبێ گەیاندا ئەم ڕۆژە لە ڕاستیە و عەزیزگەردی ناوێکە لەو بڕوایم هەمیشە بە زیندوێتی ئەمێنێتەوە بەرەمەکانی هەمیشە بە زیندوێتی ئەمێننەوە لە هەر کوێ کتێبخانەیەکی کوردیە بێت و 5 کتێبی تیا بێ بێگومان دوان تاسییانیان کتێبەکانی عەزیزگەردی بۆیە ئێمە ئەگەر بمانەوێ ئەم گەلە بگەێنینە کەرناری ئارام ئەگە بمانەوێ کولتورێکی پتەوی ڕۆشنبیری دروستکەینەوێ کەڵە پیاوەکانی خۆمان لەبیر نەکەین ناوەکانیان لەبیر نەکەین دایەنانەکانیان لەبیر نەکەین بە گەورەی بیانێڵینەوە بیان ناسێنین بنەوەی داهاتوو چونکەوانە مڵکی هیچ حزبێنین مڵکی هیچ سەرکردەیەنین ئەوانە مڵکی ئەم میلەتەن مڵکی هاوڵاتیانی ئەم میلەتە مڵکی زمان و وشەی ڕەسەری کوردین بۆیە هەمیشە هەبێ لە بیریان نەکەین و بە زیندوێتی ناو یادیان بێڵینەوە کە ئێمە وەک دەستگای کەریمی عەلەکە لەو بڕواان بۆ ساڵانی داهاتووش ئێمە یادی عەزیزگەردی بە گەورەی یەکەینەوە یەڵینەوە نەگەر عەزیزگەردی ئێمە پەیکەرمان تا ئێستا بۆ 62 لە هونەرمەند و نووسەر و کەڵەپیاوانی کورد کردووە لە شوێنی شیا و دامان ناون کە هەموو کارانە بۆ ئەوە بۆ کە ئێمە ڕێز لە کەسایەتی و لە ئەدیب و ڕۆشنبیر و کەڵەپیاوەکانی خۆمان بگرین و بە زیندوێتی ناویان بێڵینەوە.
زۆر سپاس بۆ بەرز شاخەوانستێک ڕێخەر و سەرپەرشتیاری مەراسیمی عەزیزگەردی پیاوێک لاو شێڕەسەن سوپاس کە لە هەولێری عەزیزەوە لەگەڵمان بووی.